کابینەی نەوەی حکوومەتی ماوە سەرچووی هەرێم لە سەرەتای دەستپێکی کابینەکەی بەکەبکردنی دەنجی ئازاد و سەرکوتکردنی ئازادی ڕادەربڕین دەستی پێکرد، ئەما جگە لەوەی ململانەیە سیاسەکانی بۆ ئاستێک هەڵکشاند بۆ سزادان و ملکەت سپێکردنی سیاسی دەرمانی نەخۆشانی شێرپەنجەی تێکەڵ بە ململانەیە سیاسەکان کرد. هاوکات یەکێکی تر لە سیماکانی کابینەکە پێشێلکردنی یاسا و زۆربوونی باج و قورسکردنی دۆخی گوزەرانی هەوڵاتیان بوو. کۆمەڵێک کێشە و ئاریشەکە لە پێشووتر لە کابینەکانی پێشووتر هەبووە، ئەم کابینێ بێ ئەم ئاریشانە چارەسەر بکە هەر لە بابەتە یاساییەکان، بەڵام بەداخەوە پێچەوانەی ئەو هیوایانە ئەو کابینەی ئێستا هات کۆمەڵێک بابەتی بەرتەست کردووە لە بابەتی ئازادی ڕۆژنامەنووسی، لە بابەتی ڕادەربڕینی ئازادی ڕادەربڕین و کۆمەڵێک کەیس بەڕاستی کە نەدەبووە لەو وەزعی ئێستا ڕوویدا با کەیسی گیراوانی بادینان، کۆمەڵێک کەیسی تر کە هەموویان بوونە هۆکاری ئەوەی کە سەرنجی خراپ بخرێتە سەر قوارەی هەرێمی کوردستان لەلایەن مەحفەلی نێودەوڵەتیەوە، لەلایەن کۆمەڵگای نێودەوڵەتیەوە. لەبارەی کەمتەرخەمی و شکستی ئەم حکوومەتە ماوە بەسەرچووە چاودێرێکی سیاسی پێی وایە لە ڕووی کردداری و پێشکەشکردنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان کابینەی نوێ نەیتوانیوە خزمەت بە هەوڵاتیانی بکات و بانگەشەکانیشی بۆ چاکسازی و باشترکردنی دۆخی خەڵک هەر بە بەڵێنی بێکردار مایەوە. بەڵام سەیرەکەی لە ڕووی موچەوەیان لە سەرەتاکانی ڕاستەکەی گرفتی زۆر بوو تا ئێستا شیرەکەدابی واو بەڵێنەکە 25 مانجی درا هەر نەیانتوانی لە ڕووی خزمەت گوزاری و ڕاستەکە ینی ئیدارەدانی ئیشەکەیە ئەژنان لە ڕووی ئاو کارەبا و لە ڕووی کوالێتیەوە ئێستاوە وەرزی زستانە لە ڕووی دامیکردنی نەوتەوە کێشەی غازەوە ینی دەتوانم بڵێم حکومت بۆ بەرزکردنەوە و یاخود دابینکردنی کوالێتی خزمەت گوزاریەکانە یان لانی کەم خزمەت گوزارەکانەوە خۆی بە خەڵک بگەێنێ ئەگەر نەتوانانی خزمەت گوزارەکان دابین بکاتن ڕاستەکەی ئەوە یەکە لە خاڵەکانی شکستی ئەو حکومەتە. پێشتر موچە پاشەکەوت دەکراوەکو نمونە ئێستاکەم نارێن لێ بڕینیش دەڵێن ئێمە تەنها ئەوەندە پاڵپشتی موچەی دەکەن. سەرباری شکستێنانی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم لە سەرجەم سێکتەرەکان و جێبەجێنەکردنی کارنامەکەی و پابەت نەبوون بە بەڵێنەکانی لە ڕێگەی زۆرینەیەکی ساختەی پەرلەمانیەوە هێزە پێکنێرەکانی حکوومەت زیاتر لە ساڵێک تەمەنی خۆی بە ناشەرعی درێژ کردەوە. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.